ڕۆژی 16 ئێمە ئایلەیە بووین لە حەوت مناڵ و دایک و باوک پێکهات بووین زۆر بەخۆشیە ژیان پێشکار ساتەکە لە ماڵی خۆمانە بووین ئیتر 2 ڕۆژ پێشکار ساتەکە پێش 16 قەسڵ بوو لە ناو هەڵەبجەیە ئەو کاتە من لە چواری سەرەتاییە بووم مناڵ بووم ئیتر کە قەسڵ بوو باوکم نەخۆش بوو باوکم 2 ساڵ پێشکار ساتەکە لە گەڵابەی خۆی وەرگەڕا دەردەبەتکی پچڕا بوو بڵین لەسەر جێگە بوو ئیتر بەو بۆنەوە کە ئێمە خانووەکەمان گەورەتر بوو ژێر زەمینمان هەبوو 2 قات بوو لەبەر باری تەندروستی باوکیشم کە ئاوا لە جێگایە بوو هەموو خزم و کەسوکار هەمووی لە ماڵی ئێمەیە کۆبوونەوە مام و پور و ماڵی باپیرم و هەمووی پورزا و پورزازا و ئامۆزای باوکم و هەمووی تەقریبن 10 ئایلە ئەبوو هاتوو گوێیان ئەکرد و گەڕەکەش بڵێن هەر خزمی خۆمان بوو ئیتر لە هەزار ماڵمان زۆر قەرە باڵغ بوو دوای ئەوە ئیتر قومبەلە کەوتە ماڵی خاڵم ئێمە خانووەکەمان غەربی بوو ماڵی خاڵم لە پشتی ماڵی ئێمەوە بوون پێیان ئەوتن ماڵی عەلی حاجی ئەولکەریم ئیتر لەو کاتەیە کە ئیتر قەسفەکە زۆر گەرم بوو ئەوە قومبەلە کەوتە ماڵی خاڵم ئێمە ئەو کاتە ئێمە خۆمان مناڵەکان ئەچوینە ژێر زەمین چکم باوکم نەخۆش بوو بە حکمیەوەی کە باوکم نەخۆش بوو ئێمە هەموومان لە ژوورێکیا بووین ژووری پشتەوەمان پێوت لەو ژوورەیە بووین هەموومان دایکم و مامێکم و بە چواردەوری باوکمەوە بووین ئیتر لە پڕ سەوتێکی زۆر غەریب هات هەمووی مناڵەکان هەموومان خۆمانیا بەسەر قاچی باوکما و دەستمان کرد بە هاوار و گریان و ئیتر کە چاومان کردەوە لە ڕاستیە باوکمان بینی هەمووی شوشەی پەنجەرەی ژوورەکە هاتوو بەسەر سەر و قژ و جێگە و شتەکەیە و ئیتر دوایی کە تۆزە دنیا ئەهۆن بوویەوە ئەوانی کە لە ژێر زەمینەکەیا بوون هاتنە سەرەوە باوکیمان خستە سەر پاسکیلەکە و بردیانە خوارەوە ئێوارە داهات ئیتر کە ئێوارە داهات وەکو ڕۆژی حەشر وا بوو بەڕاستی خەڵکتە بینی چکم ئێمە ماڵمان بڵین لە تۆشک بوو بڵین کەوتبووە خواری شار چکم دوای تۆوشک حەمەوغان بوو دەشتایی بوو هین بوو دەشتایی بوو ئیتر خەڵک بەرەو دەشتایە کە ئەڕۆشتن ئەیان و کیمیای و ڕژاوان ئیتر هیوا بوو ئەی قێڕان دەستی مناڵیان ئەگرت پیا و ژنێک هەر لە کۆڵانەکەی خۆمانە بوون پێئەکەنین پڕ بە دەمیان کە یعنی من لەو کاتەیە خۆم نەم ئەزانی چییە ئەنی دوایی وتیان وەڵا ئەمە کیمیاوی بۆ ینی کیمیاوەکان نەوەیان هەبوو هیوا بوو پێئەکەنی دیوا بوو بەس فرمێز بوو هیوا بوو ئەکۆکیت 3-4 نەوع کیمیاوی وەشا بوو لە هەڵەبجە ئیتر هەمووی بڵێن حاڵەتەکەی زۆر یعنی زۆر ناتەبیعی بوو ئەڵێن باسی حەشر ئەکەن باوەڕەکەی واستەکەم یعنی ئەو دەقە حەشرێ بوو لە هەڵەبجەیە ئەو بەحسەی کاتی مەغریبە کە لە هەڵەبجەیە ڕوویە ئیتر مناڵ ئاگای لە دایکی نەئەما ون ئەبوو بەردەم ماڵی ئێمەیە ئەڕۆشتە ناو دەشتایە کە کۆڵانێکی درێژ بوو هەمووی بەبەردەم ئێمەش ئاوا سەیرمانە کرد ئیتر ئێمەش لە ناکاو دەستمان کرد بە کۆکە کۆک و ئەوانە ئێمەش وردە ئیتر باری تەندروستیمان خراپ بوو خزم و کەسوکار هەمووی ئەو کاتە یەکمانە بوو سیارەیەکمان هەبوو لانکرۆزێک مامەم دەری کرد لە گەراجا بوو دەری کرد و هەموومان ڕۆشتینە ئەوێ زۆر بوون ینی ئیتر مناڵ و گەورە ئەوانە ینی کە دوایی باسمان 36 نەفەری تیا بوو بەس ئەو سیارە ینی ئێستا بیرەکەیتەوە وەڵێم 36 نەفەرە چۆن جێی بۆ تۆ مناڵ و گەورە ئیتر گەنجی تیا بوو 4-5 دان هەر بە پێوە بوون هەر بە پێوە ئاوەستا بوون ئێمە مناڵ بووین ئیتر دایکم و باوکم لە پێشەوە بوون لەگەڵ مامەمە ئیتر ڕۆشتین تا باخی گشتی لەوێشە بڵین کە ڕۆشت سیارەکە هەر بەناو مەیتا ئەڕۆشت ئیتر ئەچوو جارێکت تەنانەت خەریک لاشەی ئافرەتێکیش بکا بە ژێرۆ ڕۆشتین تا باخی گشتی لەوەیە لە باخی گشتیا وەکو بڵێ ئاسمان شەقەبا و
ئاگرەکەوێتە خوار و ئاوا بوو وتیان ئەوەش قومبەلەی کیمیایی وە دوای ئەوە ڕۆشتینە ئەبابەیلێ لە ئەبابەیلێ ئیتر بە هەر حاڵە بێ ئێمە هەر چۆنە بێت بە حکمەوەی کە باوکم نەخۆش بوو تیان نەخۆشیان ئێمە نەخۆشمان پێ و ئەبێ دەرچین ناتوانین لەویش ڕۆشتین گەشتین پێش ئەوی بگەینە چەمی هاوار لەوێ ئیتر ئێمە لە ڕاستیە ئەوە هیچ هەر مامەم لە کۆڵانەکانی هەڵەبجەیە پەکی کە و یای بەدەست هینە وتی بە مامەکەی کەم وتی وەرە تۆ سایقی بکە لە چەمی پێشەوەی بگەینە هاوار ئێمە لەوێ ئیتر پەکمان کەوت و پەرتەوازە بووین من کە بڵین کە ئاگام کەوتەوە لە خۆم سەیرەکەم لای باوکمادایان ناوم ئیتر باوکم ئاوبانی کردم وتی سوورەگیان ئەو جانتا لە لای قاچمایە بیخەرە پشتی باوکم منش چاوم کوێر بوو باوکیشم چاوی کوێر بوو ئیتر باوکم نێزانی من چاوم کوێر بوو ئیتر منیشتم باوکە گیان چاوم کوێر بووە ئیتر باوکم دەستگر بە هاوارکردن وتی ئەی هاوار خەڵکی نەبگەنە فریان ماڵم ناڵم ئیبادە بووە ئیتر لەوەیە بە ڕەحمەت بێ کاک جەمیلی مەلام سەفا ئەو هاوڕێی باوکم بوو هاو بەدەممانەوە وتی کاک عەلی ئەوە چییە ئەوە تۆی تو ئەوانە وتی جەمیل گیان گەرە فریام مناڵەکان هەمووی ئیبادە بووە بەس ئەم کچەم لەگەڵایە ئیتر من پورم هاتەوە منی کردە کۆڵی و بردمی بەرەو لای چەمەکەی هاوار باوکیشم کاک جەمیل ئەو بەهێزتر بردی نازانم بۆ کوێیان برد ئیتر بۆ شوێنانی کە داویشتیان بکەن و شیریان بێنێ لەبەرەوە بڕشێنەوە ئەوانە ئیتر من لەوەیە بڵین لە تاوت ئەو تاژەی ئەو چەمە زۆر سەخت بوو یعنی کیمیاوەکە بەلامەوە یعنی شتێک بوو ئەو ئاوەش وام هەستمە کرد ئەکەومە ناوی یەکێ پاڵم پێوەنێ نازانێ ئەخنکێم و ئەوانە زۆر ئەترسام هەر ئەموت لایم ئاوایان من لابەنان و ناکەویتە ناوی و گیان بۆ ئەکەویت و ئەوانە لەوێ شاهۆشم نەمایەوە بە خۆما کاتێ هۆشم کەوتەوە زام لەناو تراکتۆرێکە تراکتۆر ئەچێ بە ڕێگای تر ئەجوڵیت ئەلەوەیا بوو گوێم لێ بوو ئەیانوت کە ئیتر تراکتۆرەکە وەسا چینە ئەیوت هینە ئەمانە هەمووی مردوون منیش یەکێ بووم لەو مردووانە تر نەم ئەزانی چۆن ئاگاداریان بکەم کە من زیندوم لەو کاتەیە یعنی ڕەحمی خوای گەورە وا بوو نمە بارانێ باری و هەوایەکی فێنک هات ئیتر منیش یعنی ئێستا بیرم نایە چۆن بۆ ئەوان زانیویانە کە من زیینوم بەس ئیتر هاواریان کرد گەنج و شت بوو دیار بوو پێشمەرگەشی دیا بوو لە ڕاستیانی کەسی باشیش هەیە لە هەموو شوێنە و خراپیش هەیە ئیتر بنیان دەرکردیان کورە ئەم بۆ خاتری خوا ئەمە زیینۆ بەخوا نیوەیان هەر زیینون ئێوە پەلەتان چی ئاوە کۆتان کردوونەتۆ منیان دەرکرد گوێم لە دەنگی تەیارە بوو بردینیانە ناو تەیارە لەوێ شا باوکم بڵین گوێم لە دەنگی باوکم بوو وتی ئەوە کچی منە و ئەوانە بەس منیان نەبردە ئەوێەوە لە کرماشان خۆم بینیەوە یعنی ئەوە چین بوو تر دوای ئەوەش هاتینەوە بڵین چەند زۆر تەخیر بوو گەڕانەوەی من لە خەستەخانە چکم زۆر بڵین تەسیری تێکرد بوو کە گەڕاینەوە بردینیانە ئۆردوگە تر بەسارە ئەیان بردین پاس زانین ئەمە هی کوێیە کی ئەیان ناسێتەوە ئەوانە من کەس نەیە ناسیمەوە چکم سەرم تاشرا بوو جلی کوڕانشیان لەبەر کرد بوو ئامۆژنێکی باوکم بینی وتم من ئەو ژنە ئەناسم ئەوەش ئامۆژنی باوکی منە ئیتر ئاواتە پێشەوە وتی تۆ کێی وتم من فڵانە کەسم ئیتر دەستی کرد بە گریان بردمیەوە بۆ ماڵی خۆیان و ئیتر بردمیان وتیان ئێوە ماڵی باوات لە کامێرانە لە کامێرانیش ئیتر چوومەوە بۆ ماڵ بە پیرم لەوێ نەنکم و دوو مام و سەروین خوشکم لەوێ بوون و ئاواز وستار و ئەوانە ئیتر من نەمەزانی ڕاستیەکەی دایک و باوکم مرد و